بەڵێگەستان خۆش بێ بەڕێزان سەرەتامێ ئاماژە بەوە بەم ئەم راپۆرتە لەلایەن من و بەڕێز کاک ڕاهی ڕەهبەر ئەندامی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان ئامادەکراوە بەڵام بەڕێزیان بۆی بارودۆخێکی تایبەتەوە نەیتوانی ئامادە ئەوەی ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت تەرکیزی بخەینە سەر بارودۆخی زانکۆکان و خوێندنی باڵایە لە هەرێمی کوردستانە. ئەم وەزارەتە و خوێندنی باڵا لە بارودۆخێکی ئێجگار خراپدایە هەر لە ڕووی کارژێڕیەوە و لە ڕووی پێشێلکردنی یاسی و یاسا وەروەها نەبوونی یاسایەکی گشتگیر هەبوونی کێشە لە زانکۆ تایبەتەکان و زۆر کێشەی دریش بەڵام ئەوەی ئەمڕۆ ئێمە تەرکیزمان خستۆتە سەری بابەتی دەزوەردانی حیزبیە لە زانکۆکانی هەرێمی کوردستانە. بێگومان هەر کێشەیەک لە خوێندنی باڵا پێویستی بە پێشکەشکردنی راپۆرتی ورد و داتای ورد هەیە. ئێمە ئەو راپۆرتانەمان ئامادەیە و لە ئایندەیەکی نزیکی شایەک بەیەک بڵاوی ئەەکەینەوە. ئەوەی کە باسم کرد ئێمە ئەمڕۆ تەرکیزمان لەسەر پێشێلکردنی قانونی ژمارەدەی ساڵی 2008 وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیە کە لەم قانونەیە زۆر بەڕوونی زۆر بە ئاشکرا مەرج و ڕێکارەکانی دانانی سەرۆکی زانکۆکان ئاماژەی تێکراوە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەبیندێ لە واقعا و لە پراکتیکا پێشێلکردنێکی زەقی ئەم قانونەیە و بەڕاستی ئەمە جێگەی نەنگیە بۆ سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستانە. ئەم پێشێلکارە زەقانە بەردەوامن و هیچ بەری لێ نەگیراوە بەردەوامیش دووبارە ئەبنەوە. بەپێی مادەی نۆیەمی یاساکە سەرۆکی زانکۆکان لەسەر پێشنیاری وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە دادەندێن و هەندێک پێوەردانراوە بۆ دانانیان من ناچمە ناو وردەکاری و تەفاسیلەوە چۆنە بەڵام ئەوەی هەیە لە هەرێمی کوردستانەوە بەداخەوە ئێستا لە هەموو کاتێک خراپترە. بەڕێوەبردنی زانکۆکان بەو کەسانی کە ماوەی یاساییان بەسەر چووە و هەروەها بە وەکالەت بەڕێوەبردنی پۆستەکان جا ئەمە چ سەرۆکی زانکۆکان بێت چ ڕاگرەکان بێ و تەنانەت سەرۆک بەشەکانیش ناکرێت لە کۆی 18 زانکۆ و هاوتای زانکۆی لە هەرێمی کوردستانە تەنها دوو کەس مەرجە قانونیەکان و مەرجە یاساییەکانیان تیابێت و نزیکەی 12 کەسیان مەرجە یاساییەکانیان بەسەر چووە و دوو زانکۆشەیە لە هەرێمی کوردستانە بە هیچ شێوەیەک پابەند بین بە قانون و یاساوە. ناکرێت سەرۆکی زانکۆ هەیە لەو کاتێک کە بەڕێزیان بوون بە سەرۆکی زانکۆ هیچ مەرجێکی یاسایی و قانونیان تیانە بۆ بە وەکالەت دانراون لە 2009 هەتاکو ئێستا سەرۆکی زانکۆن. سەرۆکی زانکۆ هەیە لەو کاتێک کە زانکۆکە دامەزراوە سەرۆکی زانکۆیە لە 2011 و هەتاکو ئێستاش بەردەوامە. ناکرێت لە کۆی 18 سەرۆکی زانکۆ و دەستا ببورن سەرۆکی زانکۆ ینی دەست سەرۆکی زانکۆ و هاوتاکانیان دەیان پارتی پڕی کرد بێتەوە و هەشتیشیان یەکێتی پڕی کرد بێتەوە. بۆیە مەحسوبیەت و مەنسوبیەت بڕست و قووەت و توانای لە زانکۆکانی هەرێمی کوردستان بڕیوە. پێویستە دەرفەتی یەکسان بڕەخسێنرێت بۆ ئەو بەڕێزانەی کە ئاستی لێهاتووییان و شارەزاییان و پسپۆڕیان هەیە و ئەم پۆستانیان پێ بکرێتەوە و مەبەستیانە خزمەتێک بە کەرتی خوێندنی باڵا بکەن لە هەرێمی کوردستانە و ئەم پۆستانە بە تەنها نەدرێ بەو کەسانەی کە حیزبین و پێوەری حیزبی دابندێت بۆ هەڵسەنگاندنیان و بە هیچ شێوەیەک سیڤی ڕەچاو نەکرێت. هەرچەندە ئەمێ ئاماژە بە بابەتێک بم لە کاتی پڕکردنەوەی پۆستانەیە ئەلانیان بۆ دەکرێت لە سایتی وەزارەت دادەندێ لە زانکۆکاندا ئەندێ بەڵام لە عەمەلیە ئەوەی کە جێبەجێکرێت لە کۆتاییە حیزب قەراری لێیە. بۆیە لێرەوە ئێمە ڕای ئەگەیەنین پێویستە وەزیری خوێندنی باڵا و ڕاگەیاندن بۆ سەرجەم پۆستەکان بکە سەرۆکی زانکۆکان چ ڕاگرەکان و بە شێوازێکی ئەوەی کە پێی ئەوترێ منافەسەی یەکسان ئەم پۆستانە پڕ بکرێنەوە و لەم ماوەی پێشووە ئیعلان کراوە بۆ پۆستی سەرۆکی زانکۆیکەوەیە بە دڵنیاییەوە وەکو لیژنەی پەروەردەی خوێندنی باڵا و قۆم وەکو ئەندامی ئەو لیژنەیە چاودێریەکی وردی بەڕێوەچوونی ئەو پرۆسەیەکە. بابەتێک هەیە زۆر گرنگەوە مێ ئاماژەی پێ بکەم بابەتی پڕکردنەوەی ئەم پۆستانە بە وەکالەت. ئەمە لە قانونا پێی وترێت فێڵکردن لە قانون. چۆن؟ مەسەلەن بەڕێزێک دێت ئەم پۆستە بە وەکالەت پڕ ئەکاتەوە ماوەی 4 ساڵ لەو پۆستایە بێت دواتر 4 ساڵی تر ئەکرێ بە هەمیشەی و ئەتوانێت 4 ساڵ تریش لەو پۆستایە بمێنێتەوە. بە قەناعەتی ئەمە فێڵکردن لە قانون و لە قانونی شاخۆی هەر بەو شێوەیە بۆیە دەبێت پۆستەکان چیتر بە وەکالەت نەبڕێن بەڕێوە هەر بە ڕێزێک دادەندێت هەموو مەرجە یاساییەکانی تیابێت. لە کۆتاییاڵین ئەمە بەرپرسیارەتی سەرۆکی وەزیرانە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە و بەرپرسیارەتی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیە ئەبێ ڕابگەیەن پێشەلکاریە زەقا
زەقەی یاسا لە هەرێمی کوردستان و لە زانکۆکانە و سەربەخۆیی تەواو بگەڕێنرێتەوە بۆ زانکۆکان.